لەگەڵ بوونی مشتومڕێکی زۆر دەربارەی مانەوەڕۆشتنی ڤینیسیۆس جۆنیۆری بەرازیلی و سەری هەڵی پێشەوە یانی ڕیال مەدرید ڕۆژنامەی مارکا نوێترین گۆڕانکاری بڵاو کردەوە ڕایگەیاند سەرۆکاتی یانی شەهانە و ڤینی بەرازیلی کۆبوونەوەیەکی داخراویان ئەنجامداوە و هەردوو لایەن گەیشتونە ڕێکەوتنی کۆتایی و ئەستێرا بەرازیلیەکە تاوەکو ساڵی 2030 لە یانی ڕیال مەدرید دەمێنێتەوە کە لە ئێستادا جۆنیۆر تاوەکو ساڵی 2027 بۆندی لەگەڵ لۆس بلانکۆسدا ماوە. لاوردەکاری باسەکەدا مارکا مەژەی بەوەش کردووە خاڵی پەیوەست با نوێکردنەوەی بۆندەکە گەیشتووە با قۆناغی کۆتایی و هەردوو لایەن لەسەر مەرجەکانی نێوانیان ڕێککەوتون و تەنها ڕاگەاندنی ڕسمی ماوە. ئەوەی جێگای سەرنجیشە ئەوەیە ئیجارەی یانی شەهانە نوێکردنەوەی گرێبەستی ڤینیسیۆسی بۆ پاش یاریەکانی جامی جیهانی یانەکان دواخستووە. ئەمەش بەهۆی ئەوەی ئیجارەی تیپەکەی یاخود ئیداری تیپەکە سەرقاڵی گواستنەوەکانی هاوینەیە و دەیەوێت با پێڵکێشکردنی چەند یاریزانێکی کاریگەر کە مکوڕەکانی پێکاتەکەی پڕ بکاتەوە.